ماوەی 11 ساڵە ئەم یەکەی نیشتەجێبوونانە بە قیسی درێژخایەن بۆ کرێنشینان دروست کراون و تا ئێستا لەبەر تەواو نەکردنی خزمەتگوزاریەکانی کارەکانی کۆتایی نەهاتووە. لە سیتەک و زڕگوێز و کەڵەوانان نزیکەی 2500 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست کراون، بەڵام بەهۆی کێشەی خزمەتگوزاریەوە ڕادەستی کرێنشینان نەکراون. نزیکەی 40,000 کرێنشین چاوەڕوانی ئەم یەکانن. کۆمەڵی کرێنشینان دەڵێت ئەوان چارەسەریان داوە بە حکومەت، بەڵام ئامادە نەبوون جێبەجێ بکەن. خانەکانی واخریکە داڕزن وا خەریکە لە ناوچ مەڕاستی 1500 یەکە لە سیتەک و زورگێزەوە زائیدان 1000 و تقریبان 400 800 لە منطقی کەڵاوانان ئەویش تاو بووە تەنها خزمەتگوزاریەکانیان ماوە. ئەگەر حکوومەت یاریمی کوردستان لە خەمی کرێنشینانە بێت دەتوانێت ئەو پرۆژانە تاو بکات و تەمیلی پرۆژەکە تەمیلی بۆ بنێرێ خزمەتگوزاریەکانی تاوکات. وێمە لە یادداشتێکی چڕ و پڕ نردومانە بۆ لایەن پێدەوتمانە ئەگەر حکوومەت بودجەی نییە و پارەی نییە و نەسرەی نییە بۆ ئەم جۆرە پرۆژانە کە بۆ کەسانی کەم دەرامەتان دروستەکرێت ئەوە ڕێگە چارەتر هەیە بە دیری ئەلف و با و جیم هەیە واتە خەڵک دەتوانێت خۆی بەشێک مەبلەغە پارەی کەم بات و ماگانە بۆ مەرجەی تا خزمەتگوزاریەکەی پێتاوکە کە چووە ناوی پارە نەتە ئەو پارەی کە هاتی بە کۆمپانیای جێبەجێکار بۆ کارەکەەوە یاخۆت وەبەرهێنێک بدۆزنەوە لە بری ئەوە چۆنڵی تموحیشی بنێ زەویشی باش بنێ زەوی تجاری بنێ بۆ ئەوەی ئەو پرۆژێ تاوکات و زەویەکان ئەو زێ تجارە بەکار بێنە بۆ خۆی لە بری ئەوە خزمەتگوزاری نا پرۆژەکەی پێداگا. بەشێکی زۆر لەم یەکانە 160 بۆ 170 خزمەتگوزاریەکانیشی تەواو کراوە. زەویەکانی مڵکاتی بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە و بڕیار بوو بە قیستی 25 ساڵ و بەبێ پێشەکی بدرێت بە کرێنشینان و ئەوانەی شایستەن، بەڵام بەهۆی تەواو نەکردنی خزمەتگوزاریەکانی خانووەکانی پرۆژەکەش نزیک بوونەتەوە لە داڕوخان و وێران بوون. لیژنەی ئاوەدانکردنەوە لە پەرلەمانی کوردستان سەردانی پرۆژەکەی کردووە و دەڵێن راپۆرتێک لەسەر پرۆژەکە و کەموکردیەکانی ئامادە دەکەن و ئاراستەی سۆرۆکاتی پەرلەمانی دەکەن. پەیوەندی بە ڕێگریەوە نییە لە بەس پەیوەندی بەوەیە کە حکوومەت ناتوانێت ئەو پارە سەرف کاتەوە کە سەرباریەوەی 500 میلیۆن دلاری سەرف کردووە. ئێستا ئەو 500 میلیۆن دلارە بە حکومەوەی کە ئێستا هیچ هاوڵاتیکی تیانێت چاوی پێوە بێ ماڵی خۆی بێبی پارێزێ ئەبینی هەمووی وێرانە بێ ڕۆژانە لێ ڕوخێ شوشەکانی ئێشکێ دەرگاکانی ئێشکێ ینی بەداخەوە ئەوەی هەیە تەنها ئەتوانین بڵین نەبوونی پلانی حکوومەت وە خەمخۆری بۆ ئەو پارە و خەرجیانی کە کردوێتی لەو ساڵانی پێشوو ئەبینی ئەو ڕوبەڕووی ئەو بابەتانە خراپەکاریانە بێتەوە کە باسمان کرد. بەپێی ئامارەکان لە سنووری پارێزگای سلێمانی 34,000 کرێچی هەیە و ماوەی 11 ساڵە چاوەڕوانی تەواوبوونی یەکەکانی نیشتەجێبوونن. زۆرێکیشان لە چاوەڕوانی تەواوبوونی ئەم یەکانە گیانیان لەدەستداوە و لە ژیاندا نەماون. کۆمەڵی کرێنشینان دەڵێت ئەوەش گرفتێکی دیکەیە تەواو نەکردنی ئەم یەکانە کە بۆی دروست کردوون. کۆمەڵی کرێنشینان دەڵێت تەواو نەکردنی ئەم یەکانە گرفتی بۆیان دروست کردووە و پێویستە جارێکی دیکە لیستی ناوی کرێنشینان نوێ بکەنەوە. ڕامیە عوسمان، کەناڵی پەیام، ناحیەی سیتەک.